پێویستە تاک بە تاکی کۆمەلگا ئەرکی خۆمان لە چاکسازی کۆمەڵایەتی و هەنگاونان بۆ بەرەودادپەروەری کۆمەڵایەتی و هاودەنگ و پشتیوانی زیاتر بین بۆ ئەم کارانەی کەرامەتی هاوڵاتیان دەپارێزێت و لە هەر هەوڵێک بۆ جیاکاری ڕەگەزی و ئاینی و نەتەوەی لە نێوان مرۆڤەکاندا بە ناوی جیاوازەوە. هەر لەمڕۆدا کۆمەڵێک خاڵ دەخەینە ڕوو کە بە ئەرکی سەرەکی حکوومەتی هەرێمی کوردستانی دەزانین. یەکەم، پێویستە بە زووترین کات حکوومەت بڕیارەکانی کە تایبەتە بە چاکسازی هەریەک لە خانەکانی منداڵان و نەوجەوانان و ژنان بخاتە بواری جێبەجێکردنەوە و کاری پێ بکات. ئەرکی پاراستنی ژیان و سەلامەتیان لە ئەستۆ بگرێت. خاڵی دووەم، ڕێگرتن لە هەر مامۆستایەکی ئاینی بۆ بە فەرمیکردنی هاوسەرگیری مناڵان کە لە ماوەی ڕابردوودا ڕێکخراوەکان بە بەڵگەوە کاریان لەسەر کردووە. هەر مامۆستایەکی ئاینی گرێبەستی منداڵانی کچ ئەنجام بدات ڕوبەڕووی دادگایی بکرێتەوە لەلایەن حکوومەتەوە. سێهەم، لابردنی هەر ئاستەنگیەک کە دەبێتە ڕێگەگرتن لە بەرەو پێشچوونی کاری ڕێکخراوەکان بە تایبەتی ئاستەنگیەکانی بەردەم دۆسیەکانی توندوتیژی لەسەر بنەمای جۆری کۆمەڵایەتی. چوارەم، کارکردنی چڕ لەسەر دۆسیەکانی کوشتنی ژنان لە هەرێمی کوردستان لە قۆناغەکانی لێکۆڵینەوەی پۆلیس و ڕێگەگرتن لە بەلاڕێدابردنی دۆسیەکان. پێنجەم، چاودێری کەناڵەکانی ڕاگەیاندن و ڕێگەگرتن لە زمانی زبر و سوکایەتیکردن بە ژنان و ڕێکخراوەکانی ژنان لە ڕێگەی وەزارەتی ڕۆشنبیریەوە. شەشەم، توندوتیژی ئەلکترۆنی یەکێک لە دیاردەکانی سەردەمە و پێویستە یاسای تایبەت بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم جۆرە توندوتیژیە دەربچێت. ڕێکخراوەکانی ژنان و ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی لە کوردستان ڕۆژانە دۆسیەکانی توندوتیژی ئەلکترۆنی کار لەسەر دەکەن، بەڵام ئاستەنگی یاسایی دێتە بەردەمیان بە تایبەتی پۆلیس و دادگاکان. بۆ ئەم مەبەستە پێویستە بە هەمووان کار بۆ دەرچوونی یاسای تایبەت بەم جۆرە لە توندوتیژی بکەین. خاڵی ئەخیر کە تایبەتە بەم ڕۆژانەی هەرێمی کوردستانەوە بە تایبەتی بۆ خوێندکاران دیارە ئەمە خاڵی حەوتەمە کە بۆمان زیاد کردووە کە ئەویش لەمڕۆدا کە ڕۆژی جیهانی توندوتیژی دژی ڕەگەزیمەینەیە داواکارین هەموو جۆرەکانی توندوتیژی ڕاگرن لە ناو ڕێپێوانەکاندا. خوێندکارانی کوردستان لە ناو ڕێپێوانەکانی هەرێمی کوردستاندا داواکارین دەستگا ئەمنیەکان توندوتیژی بەکار نەهێنن بەرامبەر خوێندکارە کچ و کوڕەکان. بەرکی خۆمانزانیوە وەک دەستگایەکی جێبەجێکردن کە هاوشان لەگەڵ جێبەجێکردنی یاساکاندا ئەرکی هوشیاری و ئاشتەوایی لە نێوان تاکەکانی خێزان بڵاو بکەینەوە لە سۆنگەی ئەوەی کە تەواوی زیندومانەوەی سروشت لەسەر بنەمای یەکگرتنی دووڕەگەزی جیاواز هەنگاو دەنێت. بۆیە بە ئەرکی خۆمانزانیوە داکۆکیکاری مافەکانی سەرجەم تاکەکانی خێزان بین بێ جیاوازی و هەڵاوێرتکردن. پارسەنگی و لاسەنگی لە ئەرک و مافدا نەهێڵین و جیاوازیەکان لەسەر بنەمای جۆری کۆمەڵایەتی کاڵ بکەینەوە. بۆ ئەم مەبەستە بە بەردەوامی دەرگامان کراوە بووە بە ڕووی گشت دەستگاکانی ڕاگەاندن و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی. ساڵانە لە دەرگای هزری گشت کۆمەلگا دەدەین بە کۆڵان و کوچە و قوتابخانە و زانکۆ و خێزانەکان ڕادەگەێنین خێزان ئاسوودەترین لەنکە و پەناگەی ئارامی مرۆڤ لە سروشدا و مەی شەوێنن. لە کۆتاییدا داواکارین لە هەمواری نوێی یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی لە پەرلەمانی کوردستان ئاشتەوایی بە ئەندازەی سزا گرنگی پێ بدرێ و بودجەی پێویست بۆ هەڵمەتەکانی هوشیاری و لیژنەکانی ئاشتەوایی و هێڵی گەرمی بەڕێوەبەرایەتیەکان تەرخان بکرێت بۆ ئەوەی لێبوردەوی و هێمنی بکەینە سەر مەشقی کارەکانمان. ئێمە ئەمڕۆکو ڕێکخراوی هاریکاری یاسایشنان لەگەڵ ڕێکخراوەکانی TDGBV وەرکینگ گروپ کە زیاتر لە 30 ڕێکخراو لە سلێمانی بە هاوبەشی ئەم دەستپێکاکەین کە ئەمە هەڵمەتی 16 ڕۆژە ئەمڕۆ لە ئێستا و دەستپێکە و بۆ مای 16 ڕۆژ کار و چالاکیەکانمان بەردەوامە بێت چونکە ئێمە لە ڕۆژەکانی تری ساڵە ئیشەکەین بەڵام ئیشەکانمان زیاتر بۆ پێشەشنی خزمەتگوزاری و بەدواداچوونە بەڵام لەم 16 ڕۆژەیە زیاتر هەڵمەتێکی هۆشیاری و هەڵمەتێکی میدیاییە تاکو زیاتر کاریگەریمان هەبێ لەسەر تاکەکانی کۆمەلگا. ئێمە زیاتر لە ڕێگەی هەڵمەتی هۆشیاری و
زیاتر لە ڕێگەی میدیاوە بڵاوکردنەوەی سپۆتەکان و کار و چالاکی و کورتە ڤیددیۆوە بۆ ئەوەی ئەو ژنانی کە لە کۆمەلگان لە ڕێگای دوو هاشتاکی سەرەکیەوە ئێمە ئیشەکەین کە یەکێکیان کەمکردنەوەی زەواجی پێشوەختە هاوسەرگیری پێشوەختە لەگەڵ کەمکردنەوەی هەراسانکردن و گێچەڵپێکردن بە ژنانە لە ناو کۆمەلگایە. من نقیب سازگار بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی تونوتیژی سەرپەرشتاری مۆبایل تیمم ئەمڕۆ یەکەم ڕۆژی دەستپێکی 16 ڕۆژی هەڵمەتی بەرەنگاربوونەوەی تونوتیژی دژ بە ئافرەتان و خێزانە بەڕێوەبەرایەتی تونوتیژی هەروەکو هەموو ساڵەکانی ترم 16 ڕۆژەیە تایبەتەکەین بە پێشکەشکردنی کۆڕ و سیمینار و پانێڵ و وەرکشۆپ لێرەدا ئامانجی بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی تونوتیژی هەڵمەتی وەشیارکردنەوەی تاکەکانی کۆمەڵگای لە بەرامبەر حاڵەتەکانی تونوتیژی یاساکانی تونوتیژی و سەرجەم ڕێکارە یاساییەکان ئێمە ئەوە نەبێ بڵێن ئێمە 16 ڕۆژ تایبەتەکەین بە هەڵمەتی بەرەنگاربوون ئێمە بەردەوام ئەم کۆڕ و سیمینارانەمان بەشدارە بین بۆ سەرجەم ناوەندەکانی خوێندن بۆ سەرجەم چین و توێژەکان بۆ هەموو ئاستەکانی هەروەها بە خۆشحاڵیەوە دەرگای بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی تونوتیژی ئاوەڵایە هەر بە ڕێزێکەر کەسێک بیەوێ هەر کۆڕ و چالاکیەک بێنێتە ناو بەرە بە هاوکاری ئێمە بێ ڕێکخراوەکان بێ ئێمە هیچ کاتێک دەستەوستانین و پێمان خۆشە هاوکاریەکانمان زیاتر بگاتە هەموو تاکەکانی ناو کۆمەلگا بۆ بنبەرکردن و بەرزکردن و ئاسی هۆشیاری تاکەکان. زۆر عیبە